مسألة توتيني رواتبي موظفين پێشتریش لە عراق هەر نییە لاوانێ بۆ ئێمەی موچە خۆری هەرێمی کوردستان و هاوڵاتی هەرێمی کوردستان جۆرەکان نوێبێ سان لێرەش کەرتی تایبەت بەشێکی زۆریان موچەیان ڕێی بانکەکانەوەیە تەوتی نەکرێن بەڵام بۆ موچە خۆرانی حکومی تام هەنگاوێکی نوێ دوای ئەو قرارەی محکەمەی اتحادی کە داوای کردو بۆ نەوابێ بەڵام ئەوەی تا ئێستا ڕوون نییە ئەوەی تا ئێستا دیار نییە چۆن ئەکرێت ئەمە لە هەرێمی کوردستان پرۆسەیەک هەیە پرۆژەیەکی هەژماری من کە حکومەت هەرێمی کوردستان هەژمار بۆ هەموو فەرمانبەرانەکاتەوە لە هەمان کات بانکی ناوەندیان محکەمەی اتحادی بانکی ناوەندی ملزەم کردو بۆی کە ئەمە لە حکومەتی ملزەم کردو بۆی کە ئەکرێت ئەم دابەشکردنی موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بانکێکی حکومی بێ بانکێکی حکومی عراقی کە با بڵێن بنکەیان لقی لە هەرێمی کوردستان هەبێ کە لە ئێستا وازام هیچ بانکێکیان جگە لە TBI کە ئەویش یەک فەرعی هەیە وابزانم یا دوو فەرعی هەیە لە هەرێمی کوردستان ئامادە نین فەرعیان نییە لێرە و هەم بۆ خێراییەش فەرع ناکرێتەوە لەق ناکرێتەوە لە چەند پارێزگا و چەند قەزای هەرێمی کوردستان بۆیە زۆر قورسە بێگەر بمانەوێ بە مانگێک و دوان و سیان و چوار و پێنج و بۆ ساڵێکیش ملیۆنێک و 200,000 هاوڵاتی 300,000 هاوڵاتی هەرێمی کوردستان کە موچە خۆری حکوومەتن کە لەو ژمارەیە خارەنشینی تایە کە لەوانەیە زۆر قورس بێ بتوانانی هەژماری بۆ بکەیتەوە بە حکمی تەمەن و ئاستی خوێندەواری و ئەوانە خەڵکی باوکوتان ئاستی خوێندەواری نزمی تایە خەڵکی تایە پەککەوتە و موچەی چاودێری کۆمەڵایەتی و ئەوانە یانی پرۆسەکە زۆری بێچێ زۆر قورسە لەوەی کە بە قەرارێک یاد بە کتابێک ئیشەکە حەل ببێت و چاک بێت بەڵام باشترین حەل لێرە بە قەناعەتی من بەشداری پێکردنی بانکە ئەهلەکانە لەو پرۆسەیە یعنی قورسە بێ بۆ بانکێک کە لێرە لقی نەبێ بتوانین لێرەوە بۆ گوندێکی گەرمیان موچە تەوزیان کەمە برمان نەچیان ئێمە کەڵێن موچە خۆرمانە سنتەری سلێمانی هەیە لە هەولێر هەمانە و لە قەزاونەحەکانەمان لە گوندەکانی هەمانە کاتێکم باسی تەوتی نەکەین بە تەواوەتی هەموو موچەی موچە خۆران نەوەگەی و بانکەوە دابش بکرێت هیچ باقێکیش ناتوانێت بۆ خێرایە لە هەموو دەستیم بگاتە هەموو گوند و قەزاو ناهرێ و ئەوەکانی کوردستان بما لە ئێستا FIB حازرترینە بۆ شتێکە باسم کرد لە پرسیاری پێشوت لەکردنەوەی هەژمارەکە پێویستمان بە سەردان نییە پێویستمان بەوە نییە کە موچە خۆر بێت سەردان کابووی هەژمار بکاتەوە لە هەمان کات لە کاتی دابشکردنی موچەکەش کاکرێ باسی دوای دابشکردنی بکەین ئەگە گریمان دابشکات ڕەنگە هەر بانکێکەوە و دوای ئەوە موچە خۆر چی لەو موچەیەکە ئەو پرسیارێکە ئەو گرنگی پرۆسەکە دەرەخات فەگەر ملیۆنێک و 200,000 هاوڵاتی موچەکەیان لەوەگەی بانکی X بۆ بچێت ئەم ملیۆن 200,000 کەسن لەکوێ ئەم موچێت چی لێ بکەن بۆ بێ هەر بیکەنەوە بە کاش چاریان نییە تا ئێستا بازاڕێکی وەها فراهەم نەکراوە هاوڵاتی بتوانێت لە بری کاش لەڕێی کاردەکەی و لەڕێی مۆبایلەکەیەوە پارە بە بەتەنها FIB هەم لەکردنەوەی هەژمارەکە ئامادەیە هەم لە بەشی دۆمی پرسیارەکەش کە چۆن بەکاری بێنینەوە چی لێ بکەین حەل چیە دوای ئەوەی کە مەعاشەکەشمان بۆ هات دیسان هەر FIB ئامادەیە لە بازار کە سەر و 10,000 مرچنت و POS و ئەو نانی شوێنی فرۆشتنی هەیە بازرگانی هەیە کە کڕیارە توانێت بە FIB پارەی لێ بە پێشتا ئەوەش کافی نییە ئاستی 10,000 بزنس و 10,000 POSش کافی نییە بۆ کوردستان ژمارەکە زۆر لەوە گەورەتر بێت ئێمە پێشتریش باسمان کردووە کێشەکە لە ڕقم نییە بە چەند ئەتوانین ئێمە معادلەیەکی زۆر ئاسانە کردنەوەی هەژمار لێرە نە سەردانی ئەوێ نە هیچ بە پێش پولێک لە مۆبایلەکەی خۆتەوەیکەیتەوە و باسی ئەومان کردو کە سێرڤەر و تەکنۆلۆژیای ئێمە لەوە پێشکەوتوترە لە یەک کاتە لەو یەک پێچ خولێکیە 1,000 کەس 2,000 کەس 3,000 کەس هەوڵ بەن هەژمار بکەنەوە ێکەواتە ئەوە بە معادلەیەکی بیرکاری ئاسان بە مانگێک حسابێکی دوو مانگی حسابت لێکی بیتەوە 100 ملیۆنێکی زەرەتوانێت ئەوە بکاتیان و پێشتریش ئەو تەجروبەیەمان هەیە
ئەو کاتی کە خەڵک بە لێ شاو ڕێکردە ئێفایی بۆکردنەوەی هەژمار و کە ئێفابی نوێ بوو وەکو ئێستش هاوڵاتی خەڵک زانیاری نەبوو لەسەر چۆنیەتیکردنەوەی هەژمار لە ڕێگەی مۆبایلەکەیەوە ڕەنگە تا حەدێک ئەو کات قورستر بوو بێ لە ئێستا بەڵام هێشتا هەرتوانیمان لە ماوەی مانگی یەک و دوانە ژمارەیەکی زۆر باشی یوزەر ئەوە بکەین فەگەر ئێستش فەرمانبەر هەژماری ئێفایبی بکاتەوە پێم وایە بەشێک لەو هەژمارانەی کە ئێستا ئێمە هەمان فەرمانبەرە حکوومەکانی وڵاتم خۆکیان هەر هاوڵاتی ئەو ئێرەیە و ئەو بەشەشی کەنیانە ئەتوان ڕێگەیەکی زۆر ئاسان و خێرا کە کەمتر لە 5 خولەکە هەژماری خۆیان بکەن ئەو دوایش بێتە سەر ڕۆتینێکی ئەوە ئیداری و حکومی کە چۆنەوە هەژمارانە کۆکرێتەوە ژۆن لیستی موچیان بۆ حازرەکرێ و ئێمە ئاسانکاریەکی ترمان کردووە کە حتا ئەگەر حکوومەت بوێ فەرمانگە وەزارەت مەعاشی دابەشکە ئێمە بۆ کۆمپانیەکان شتێکمان کردووە هەر کۆمپانیایە کە مەعاشی لای ئێمەوە دابەش ئەکات ئێمە داوای لیستی موشە لێ ناخین ئێمە پێی ناڵێن لیستمان بۆ بێنەوە ئەوان بکە پۆرتەڵێکمان ناوە تێلەکۆمپیوتەری خۆی کاتەوە لیستی موچەکەی خۆی بە ئەگزڵ فایلێک ئەگزلێک خۆی ئەپلۆدێکا خۆشی دۆزی دەکات شەو بێ ڕۆژ بێ ئۆتڵە بێ جمعە بێ شەمە بێ موشکیلە نییە دیجیتاڵە لەم کۆمپیوتەری خۆیەوە تەوزیع ئەکات چاوەڕێی من ناکات لێرە لیستێک بێنێت و مۆتەفەکانی ئێمە بۆی جێبەجێکەن و بۆی نەکەن و نازم دواب بکەی و ڕۆتین و ئەوانە حتا حکوومەت بێتوانێت بۆ خۆی هەژمار بکاتەوە بۆ هەر فەرمانگەیەکی بۆ هەر وەزارەتێکی و هەرێکیان بەجیا بۆ خۆیان تەوتینی خۆیان بکەن لیستی موچی خۆیان بەس بەمەرجێک دڵی پارەی پێویست لە هەژمارەکەی هابێت بۆ کۆمپانیەکانی ماماشتمان کردو حکوومەت شکلێ پۆرتاڵێکی باشتر و شتێکی گەورەتر لێ بەردەسا بێ خۆی لای خۆی هەموو شتەکان ئەنجام بدە